نامرن شهید نامرن شهید نامرن شهید نامرن شهید نامرن لە سەردانی ئەم شەیدانە تەواوی شەیدانی گەلەکەمان بەبیردێنینەوە و سەرنەوی دەکەین لە ئاستی شەیدەکانمان ئەو شەیدانەی کە گیانی خۆیان فیدا کرد لە پێناوی گەل و نیشتیماندا و لە پێناوی مان و نەمانی ئێمەدا. ئەمڕۆ هێزە داگیرکەرەکانی کوردستان بە هەموو شێوەیەک دژایەتی گەلەکەمان دەکەن و دەیانەوێت گەلەکەمان لەناوبەرن. شەڕێکی قورس بەڕێوە دەچێت و هێرش بۆ سەر باشووری کوردستان هەیە و تەواوی جیهان و هێزەکانی باشووری کوردستانیش بێدەنگن بەرامبەری. ئەبێ ئێمە هەڵوێستی جدی وەربگرین و تەواوی هێزەکانی باشووری کوردستانیش هەڵوێستیان هەبێ بەرامبەر مەم داگیرکاریە کە دەوڵەتی تورک ئەمڕۆ بە هەموو شێوەیەک دەیەوێت کورد لەناو بەرێت. تەنیا بوونی ئێمە ببەندە بە شەیدەکانمانەوە، شەیدەکانمان کە خوێنی خۆیان فیدا کرد و گیانی خۆیان فیدا کرد و خوێنی خۆیاندا لە بەرامبەر گەلی ئێمە بۆ ئەوەی کە ژیان بکەین، بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو بەسەربەرزی بژین. ئەمەش ئێمە وەفاداریەکە کە دێنە سەرگۆڕی شەیدەکان کە شەیدەکانی خۆمان لەبیر ناکەین. پێویستە نەوەکانی داهاتووش بزانن کە بە چی شێوەیەک تێکۆشان کراوە، تێکۆشانی شۆڕشی ئازادی بە چی شێوەیەک و بە چی قوربانیدانێک و بەرامبەر بە دوژمن و بەرامبەر بە تەکنیکی سەردەم ڕاوەستاونەتەوە.